بینەرانی ئازیز و خۆشەویست سەمکاتتان باش لە خدمەتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر و لە هەفتەیەکی تازەدا لەگەڵتانم و بەرنامەی و حەوتەی تەلەڤیزیۆنی پەرتۆ تەلەڤیزیۆنی حیزبی حکمەتیز بەشی کوردیتان پێشکەشەکەم. لەم بەشە لە بەرنامە داوەتمان کردووە لە هاوڕێ هومایونی گودازیار ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیز قسە باسەکەین لەسەر ئەرزیابی و هەڵسەنگاندنی ئێعتسابێکە لە ڕۆژی 3 بەهمەنە لە کوردستان بەڕێوەچوو. پێشەوەی پرسیارەکانم ئارەسەک بەم هاوڕێ هومایون ئەگەر دەنگی منت هەیە زۆر خۆشاتی بۆ ئەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاس هاوڕێ عەبوو، ماندوو نەبوونیەکەم لە ئێوە ڕێز و سڵاوم هەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاس هاوڕێ هومایون، هەر وەکو بۆ خۆت لە جەریانای ڕۆژی 3 بەهمەن یا بە کوردیەکەی ڕێبەندان بە فەراخانی جەریانای سیاسی و ئەحزابی چەپ و ئەوە لە کوردستانە فەراخانی ئێعتسابێ درا سەبارەت بە دژایەتی لەگەڵ ئێعدام و لەغوی مجازاتی ئێعدام کە مشەخەسەن ئەم فەراخانە تا و جێگای من لە شەبەکەی ئیجتیماعی و عمومیە تاقیبم کردبێ و چاوم لێ کردبێ زۆر وەکو شتێ موفق بوو و عەکس و شتی وا لە شارەکان کە هەموو دوکان و بازار داخرابوون زۆر بەرچاو بوو و ئەمە لەم رابطان فەراخانە درابوو. حەزەکەم ئەرزیابی ئێوە و هەڵسەنگاندنی ئێوە سەبارەت بە پێوەچوونی ئێعتسابە لە کوردستان چۆن یەبین و نەزەری ئێوە چییە؟ هاوڕێ هومایون دەنگ بەڵێ لەم تەلەڤیزیۆنەوە و لە تەلەڤیزیۆنگەرترەوە دەنگم نییە؟ بەڵێ فەرموو با دەنگتە. بەڵێ هەر لەم تەلەڤیزیۆنەی ئێوە و لە تەلەڤیزیۆنگەر تریشەوە ئێمە لەم ماوە لەسەر ئەم پرسیارەی ئێوە قسەمان کردووە لەسەر ئەرزیابی لە ئێعتسابی ئەوەڕی بەهمەن، بەڵام بە نەزەر من حادسەیەک و اتفاقێکی مهم بوو لە ئەم ساڵانە ئەگەرچی ئێعتساباتی تر هەبوو و مبارزەی گەرموگوڕی مردمیش هەر هەبوو، بەڵام خودی ئەم ئێعتساب ئاخرە بەعزە تایبەتمەندیهایەکی بوو تۆزێک جیاوازی کردەوە لە دەورەکانی پێشتری مبارزە و ئێعتساباتی وا لە کوردستانە بوو. ئەلبەت ئەمە شامڵی سەراسەر ئێرانی شەبێ بەڕاستی ئێوە مبارزاتی کاریگەران، مبارزاتی بانشستە و معلمین و مبارزاتی دانیژووی، مبارزاتی هەمیشەیی ژنان، ئەمانە وەختێ چاو لێ ئەەکەی ئەبینی تا ئەنازەیەکی زۆر لەبەر خاتر ئەو تەوازنخوا کە لە ناو جامعە پێش هاتووە بە ئیسلاح باری مثبەتی بەسەر جبهەی خەڵک و معتەرزینە شکاوەسەوە و زیاتر ئەبین کە جمهوری ئیسلامی حاڵەتێکی دفاعی و حاڵەتێکی محتاتی هەیە بە بەرخوردکردن بە ئەم شتانە بە ئەحتیاتەوە بەرخوردی پێەکە. مثلا لەسەر سەراسەریایەوە ئەبینن مەسەلەی قانونی ئەم حجاب و عفافە یا خودی تەناقوز بووی ناو خودی ڕژیم کە جۆرهایە ئەڵێن هەم ئەڵێن ئەرێ هەم ئەڵێن نا بۆ مەسەلەی حجاب، یا مبارزە بانشستەکان هەسیان و شعارهایەک وا هەسیان کە لە شتی سنفی خۆیان دێتە دەرەوە، شعارگایەکە مربوطەوێتەوە بە مەنافعی بەرینتری کۆمەڵگا وەکو ئازادی زیندانی سیاسی، نەمانی ئێعدام. ئەمانە هەر بەو پێە ئەم ئێعتسابیشە لە ئەو تعادڵخوا بە ئیسلاح بەڕێوەچوو لە کوردستانە کە جمهوری ئیسلامی بە قەناعەت و نەزەری زۆر کەس ها لە حاڵەتێکی زەعفە خەریکی بە ئیسلاح سەر و ساماندان بە جبهەهایەکی خۆیە کە بۆی ناکرێت، لە نەتیجە
ئەترسێ لەویشە کە بەبان ئەو هەموو بەحرانە بە یەک ڕاهەڵچوون و ڕاپەڕینێکی جەماوەری لە ناکاو بەرامبەری بێتە مەیان کە ئیتر خۆشی ئەزانێت کە ئەمە ئیتر بە هیچ مزاکرە و بە هیچ موشەکپەڕانی و بە هیچ ئیدعایەکی ئاوا لەو چەشنەوە خەریکەتە وڵاتانی ترایەکە بەری پێ ناگیرێ. هەر لەبەرەوەیە کە مقداری محتاتە و محتاتەکەیی ناشی لە ئەوە بێت کە حاڵەتێکی زەحفا کە ئێمە بە کەڕات باسمان کردووە بۆچی هەدا حاڵەتێکی زەحفا باشی بەحرانەکانیمان کردووە، باشی بەحرانی اقتصادی، بەحرانی سیاسی، بەحرانی فەرهەنگی، بەحرانی منطقەیی، بەحرانی ئیدۆلۆژیک، بەحرانی ئینسجامی سەرەوەی خودی جمهوری ئیسلامی و هەموو ئەمانە بووە سەبایسەوە کە ئێمە وەختی تماشایان ئاعتساباکەین وەکو زۆر حرەکەتێکی تر ئەبینیم بازێ دیاردەیەکی تێ و دیارەکە لە تەک ئەوانی ترا فەرقی هەیە. بۆیە ئەوەی کە ناوی ئەرزیابیە بەنظر من ئەحسابێکی موافق بوو، ئەحسابێکی موافق بوو دیت لە حدودی 14 شار و شارۆچکەی کوردستانە جواوی پێدراوە. ئەوە کە چەندێ بەرین بوو، چەندێ مردم شرکەتیان کردو، ئەمانە دیارە. ئەمە دەورانی قیام نییە، زمانی انقلاب نییە، زمانێکە کە جمهوری ئیسلامی هێشتا هەر لەسەر کارەوە دیارە. هەمیشە بە تێکڕاوە ئەو جۆرە ئێمە گەرەکمانە کۆمەڵانی 89% خەڵک شرکەتی تیا بکەن تا جمهوری ئیسلامی لەسەر کارە شرکەتی تیا ناکەن. بەڵام هەر بۆ حاڵیچەوە بە نەزەر من جەماعەتێکی زۆر و لە شارگەرێکی مهم و تعین کنندا پشتیبانیان لێ کرد و جوابیان پێدایەوە. خودی ئەمە یەکێک لەو شتانەکە من پێم وابێ سەرکەوتوانە بوو. ئەویش ئەوە بوو کە بە ئیقدامی عەمەڵی خەڵک لەم بارەوە خەڵک ئومێدوار بوون، یعنی بووە باعیس ئومێد کە ئەکرێ بەعزە کارێ بکەی، کە ئەکرێ ئەگەر لە جەمعی بین باز شەرێ بە جمهوری ئیسلامی بە ئیسلاح تەحمیلکەین. خودی ئەوە کە ئومێدوار بوو بەشکایەک لە جامعە بەوە کە کاری جەمعی ئەکرێت، ئەمە بە نەزەر من یەکێک لە دەستاوەڕەکان و یەکێک لە موفەقیەتەکانی بوو. خەڵک دیان کە شەوێ بە لە ئیعتسابەکە جمهوری ئیسلامی لەو هوتەلا لە سنە خەڵکی جەمع کرد و وتی بەرحەڵ قەڵ و قەراری پێدان، غەزای پێدان، نازانم سخۆنڕانی بۆ کردن کە بۆ ڕۆژی دوای ئەوە یانێ سبەی نەچنە پای ئیعتساب. ئەمە زۆر مهمە. بەڵام ئەلا ڕغمی ئەم هەر ڕەشە و گڕەشە، ئەلا ڕغمی ئەوە کە پەیامێکی نارد و نامەی نارد و جەمعێک لە فەعالینی مەدەنی و چالاکانی سیاسی بانک و ڕەشەی لێکردن و تهدیدی کردن و ئەمانە ئەلا ڕغمی ئەوە اتفاق کەوت. ئەم شتە ئابم معنە دائیسە لە کوردستانە لااقل لەم ساڵانە بەم جۆرە هێنی نەبووە، بە ئیسڵاح سابقەی نەبووە. بازم جگە لە ئومێدوارکردنی جامعە بەکاری جگە لە کاری جەمعی و ئەمانی یەک مەسەلێتریش کە بوو ئەویش ئەوە بوو کە نیشانی داکە کاری سەرکوبی جمهوری ئیسلامی وەکو جاران بەڕەحەتی جێبەجێ نابێت و کاری سەرکوب بەڕاستی دشوار بووە، بەڕاستی سەختەوە بووە بۆ جمهوری ئیسلامی. مەسەلەیە تر کە بە نەزەر من جزء و موفەقیەت‌های ئەم ئیعتسابە بوو ئەویش ئەوە بوو کە بەشهایەکی فراوان لە نەهاد و تەشەکل لە کوردستان و بەتایبەت لە دەرەوەی کوردستان و لە سەطحی سەراسەریە وەکو سەندیکای کاریگەری، وەکو زیندانەکان، وەکو مەجامع و نەهادهایەکی بەشەردۆست و ئازادی خواز و هەروەها لە کوردستانیش شتێک وەکو اتحادیەی دانشگاکان کە پشتیوانیان کرد لە ڕۆژە ئاخرەکانە و چەندین نەهادی تر کە ئێمە لە ئیتلاعیەی پایانی ئیعتسابە ئەو سێجرەیانە کە فراخانماندا بوو ئێمە و کۆمەڵە سازمانی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران و شەورای هاوکاری هێزە کۆمونیستەکان لە کوردستان ئەومانە بە لیست هەموو باس کردووەکە کە ڕادەی پشتیوانیەکە کامە بووە. بەرحاڵ گەرەکم بۆ ئەوە بێژم کە یەکێتر لە بەرجەستەکیەکانی و موفەقیەتەکەی ئەوە بوو. بەنظر من ئاکسیۆن و حرەکەتێکی ئاعترازی لە باری سیاسیەوە زۆر بە نرخ بوو، لە خوارەوەی جامعەوە بوو، شعارگەرێکی چەپی بوو، ڕادیکالیزمەکەی لەوا بوو کە پەیگیر و بە ئیسلاح نەترسانە بوو. بەنظر من جامعە جەسارەتێکی بەخۆیەوە دی ئەم ئیعتسابە کە ئەبێ بۆ ئایندە بەدەستیەوە بگرین و
ئەم نمونەگەران لە تەحوڵات و لە ئەوزا و ئەحواڵێکەوە ئیسە ئێران و هەروەها کوردستان نیشتیا بەسەر ئەبا لەوانەیە هازم ڕوو بدات ئەمە بۆ خۆی ئاموزشێ بووە ئەزمونێ بوو بۆ ئەوەکە ئێمە بە ئیسلاح بە لابردنی زەعف و کەم و کۆڕیەکانەوە بچین بەرەوپیری ئەو تەحوڵاتەوە. زۆر سپاس بۆ تۆزاکانت هەورێمایان تۆ ئیشارەت کرد بەوەی کە هەم هەلومەرجەکە دژ بە جمهوری ئیسلامی و ئازادی خوازی و ناڕزایەتی خەڵک دژ بە جمهوری ئیسلامی لەبار بووە و هەمەوەی کە ئەرزیابیەکەشتانەوە بوو کە اعتسابەکە موفەقیەت ئامیز بووە. بەڵام بەتەوەجێ بەم فەزا و وەزعیەت و ئەرزیابی کە ئێوەش ئیشارەتان پێکرد پرسیارەکەی منەمەیە کە حزب حکمەتی چۆن لەم اعتسابە پشتیوانی کرد و فەراخانی دا و دیارە لەگەڵ جەریانای چەپ و ئازادی خوازی دیکە دلیلی ئەوەی کە مەوردی تر بووە اعتسابی تر بووە لە پێشوە بەڵام حزب حکمەتی دیا فەراخانی نەداوە یا پشتیوانی نەکردووە. خۆی چی بوو لەم شرایطە و لەم مشخصەن لەم اعتسابە فەراخاندەهەندە بوو پشتیوانی کرد و کاری بۆ کرد؟ من پێم وایە ئەم دەورە نەتەنیا بۆ حزبی ئێمە بەڵکە بۆ تەواوی جەرەیانات و نەهاتگەرێک وە بەتایبەت لە دەرەوەی وڵات بوون یەک مەسەلەی ئەساسی بوو ئەویش ئەوە کە ئەم جموجۆڵە و ئەم حرەکەتە بوو ئەم اعتسابە ئەساسەن لە ناوەوەی وڵاتەوە دەسی پێ کرد. دروسە مرکزەکەی لە کوردستان بوو بەڵام حتا لە دەرەوەی ئێرانیش بە ئیسڵام ئەم جموجۆڵە بوو بەڵام خودی ئەو نەهادە اجتماعیانە وا لە نێو جامعا بوون فعالینی سیاسی و اجتماعی هەموویان باسی ئەوەیانە ئەکرد کە زەمینە لەبارە بوو ئەوە کەمی اعتسابە بکرێت. ئەمە خۆی دلیلیی مهم بوو. دلیلی تریشی ئەوە بوو کە ئەمە عەلەی ئیعدام بوو ئەمە جنبشێکی عمومیە بۆ ئیعدام تەنیا بەوە ئەوە ناتێت کە حتمەن کۆمونیستەکان ئەیکەن یا حتمەن کۆمونیستەکان فعالیت زۆر کەستر هەن نە کۆمونیستن و هیچیش بەڵام فعالی جنبشی ئیعدامن و مخالفی ئیعدامن و ئەیانەوێ ئیعدام نەمێنێ لەوەی بیرڕای بێ کە هەیەیانە لەوانەیە جۆرێتر بن کە هەیەیانە لەوانەیە لە وەخت خۆیان ئێمە ئیفشایان کەین کە هەر وەهەیش بووە ئەمیشە بۆ خۆی دلیلێتر بوو. دلیلێتر ئەوە بوو کە ئێمە ئەلبەتە ئەوە کە ئێواڵەی لە پێشتر ئێمە شرکەتمان نەکرد لە بازیکیان دلیلمان هەبووە مەسەن پێمان وا بووە لە زمانی قیامی ژینا لە شرایطێکە خەڵک لەسەر شەقامن خەریکن تەزاهوراتەکەن دەرگیرن لەگەڵ دین و گەڕ ڕژیمە هاتنە سەدرەوە خەریکن شعار ئەدەن شعاری ئازادی ئەدەن شعاری ئازادی ژن ئەدەن تۆ لەو وەختا بڵێ بە خەڵک بەیانی مێنە دەرەوە بڕۆنە ماڵەوە شاید لەو وەختا ئێمە ئەومانە نەشایەت حتمەن وها بوو ئەومانە بە زەرە زانی کە لە مەوردێکا بوو کە قسەکەی ئێمەش بە دروست دەرچوو لە دیوان دەرە خەڵک هەر ئەو ڕۆژوا ئەعساب فەراخاندرا بوو هاتنە دەرەوە و تەزاهوراتیان کرد بەداخەوە یەک دوو نەفەریش گیانیان لەدەستا. منزورم ئەوەیە کە لە شرایطگەری ئەوە کەمە معلومە ئەگەر تەشخیص بین کە اعتساب شتێکی لە پێش نییە بەنسبەت جامعە بەنسبەت بەرامبەرکیە وا جامعە خەریکەتە جمهوری ئیسلامی ئەیکا دیارە بە شتێکی ئەزانین کەم لەوانەیە کە مبارزاتی مردم کەس کاتەوە کەمی کاتەوە ئەوە شتگەرێکە مربوطە بە ڕابردوو بەڵام ئەم جارە ئێمە دیمان کە بۆ پەخشان و بۆ وریشەی مرادی لە نێو جامعی کوردستانە جموجۆڵ بە وجود هات هەر لە خانەوادەی شەهیدەوە بگرە لە مادەرە دایکانی دادخاوە بگرە لە ئەنوا و ئەقسامی تەشەکولی ترەوە بگرە هەروە من باسم کرد پەرەی سند بۆ دەرەوەی وڵات و فعالین و ئەو کەسانی وە دەستەندەرکاری جنبشهای اجتماعی لە کوردستانە هەموویان ئەیانوت کە اعتساب ئالەم وەختا ئیگرێ و ئیسە زەمینەی هەیە بۆیە ئەو ورە بۆ بایسەوە کە تەنانەت هەڕەشەی جمهوری ئیسلامی و ئەوە کە هەوڵی دا کە فریویان بات و ئەمانە نەیگرت لەبەر خاطر ئەوە کە فەزاکە ئاوا بوو ئەوە بە ئیسڵاح ئەوە ئامادەجی بۆی بوو و دیارە ئێمە لە شتێکی ئاوا تەردیدمان نەکرد وەمان نەزانی کە حتمەن ئیگرێ و هەروایش بوو. شتێتر کە بوو ئەویش ئەوەیە کە زۆرێک لە احتسابەکان لە کوردستانە دوای جەنایەتێک کە جمهوری ئیسلامی خولقانویە ڕوویان داوە ئەعدامی فەرزادی کەمانگەر کوشتنی شوانەی قادری ئەعدامی چوار پێشمەرگەی سازمانی زەحمەتکێشان ڕامینی حسین پەنایی چی زۆرێک لەوانە دوای ئەم جارە
فەرقێکە بووی لەگەڵ ئەوانی ترا ئەویش ئەوە بوو کە زیرەکی و هوشیاریەکە بوو لە نێو بە ئیسڵا کۆمەلگای کوردستان و جنبش ڕابەرانی ئەم جنبشە ئەوە بوو کە پێش ئەوە کە جمهوری ئیسلامی ئەم کارەکە ئەبێ گشتی پێشگیرانە ئێمە اختار بدەین بە جمهوری ئیسلامی کە نابێت ئەم جنایەتە بکە و ئەبێ ئەمە حکومانە هەڵبوەشێنێتەوە ئەمەیشە بۆ خۆی شتێک بوو کە زۆر دروست بوو و زۆر دروست بوو کە دوای ئەوە کە ئیعدام بکرێت و ئەمانە لەوانەیە ئەم شتە ئەو تەسیرەی نەبێ ئەو جێ نەگرێ ئەو ئەسەن کەمتر بەکار بخوات ئەمیشە بۆ خۆی دلیلێ بوو کولەن ئێمە هەڵسەنگانمان ئەوە بوو کە جامعە خۆی حرەکەتایەتێکی کردووە حتا هەرچەند لە شوێنگەرێکی معەنەوە و مەحدودەوە مەسەڵەن شاری سنە مرکزەکەی بوو هەرچەند ئەلبەت لە شوێنگەر تریش بوو بەڵام ئەلا ڕەغمی ئەوە پێمان وا بوو کە لە باقی شارەکانی تری کوردستان غەیرە سنە بە پێشواز ئەمانەوە ئەچن ئێمە ارتباطمان بووە لەگەڵ ناوەوەی کوردستان تەواوی ئەوانەوە لە ئەم کەمپەینان شرکەتیان کرد کە بەخۆشیەوە زۆر بوون پێیان وا بوو تەحلیلیان وا بوو کە ئەیگرێ ئەمە بوو بە باعیسەوە کە ئێمە وەکو حزبی حکومەتیست شرکتکەین لە ئەم اعتصابە بە هاوکاری کۆمەڵە سازمان کوردستان حزب کۆمونیست ئێران شورای هێزە چەپ و کۆمونیستەکان لە کوردستان ئەلبەت ئێمە لە اعتصاباتی تری چاروە بەشداریمان کرد لە اعتصاباتی گەورەی وەسیعی ساڵەکانی هەشتا پشتیبانیمان کردووە کە ئەسابی قدرەتمەند بە جەنایەتی جمهوری ئیسلامی چووە بەرەوە و تەشخیصمان ئەوە بوو کە ئەم اعتصابە کۆمەک ئەکا بە بەرەو پێشبردنی جنبشی ئیعدام ئەتوانێت جنبشێکی توودەی زین و بکاتەوە بۆ نەجاتدانی گیانی وریشە و پەخشان مرادی و هەروەها کە دیمان لە ڕۆژەکانی ئاخریشە جمهوری ئیسلامی لە تەرێخی کێڵەکەی پەخشانەوە وتی کە فعلەن ئیعدامی پەخشان بە تاخۆی کەوتووە سەدواوە و ئەمە خۆی یەکێک لە دەستاوردەکانی ئەو هێزە بوو ئەو حرەکەتە بوو و کۆمەڵانی خەڵک و سازمان و حزب سیاسیەکان لە کوردستانە دەستیان پێ کرد. سپاس بۆ تەوزیحەکانت هاوڕێ هومایون بە تەوەجیبەوەی ئیشارەت کرد و ئەرزیابیەکەت ئەوە بوو کە ئەم مانگرتن و اعتصابە سەرکەوتوانە بەڕێوە چوو موفەقیەت ئامیز بوو ئێوە گەر کورد ئیشارە بکەن بەوەی دەلایلەکانی چی بووە کە ئەم اعتصاب و مانگرتنە بە باشی چووە پێشۆ دەلایلەکانی چی بووە گە کورد ئیشارەی پێ بکەین. بە نظر من تا ڕادەیەک ئامادەگی زەهنی خەڵک و خوداگاییەک و ها لە ناوهێنا ناو جامعە یەکێ لە دەلیلە ئەسڵیەکانی بوو باشە بۆ خۆی حتمما نقطە قوت و نقطە زەعفێکیشی بووە مەسەڵەن ئەوە کە زۆر بەربڵاو نەبوو ئەوە کە کۆمەڵانێکی زۆرتری پێ و نەلکا و ئەکرا زۆر وەسیعتر و زۆر قدرەتمەندتر بێت بەڵام هەر خودی ئەمە نیشان دا کە ئومێدەواری بە کاری جەمعی و بەکاری کۆمەڵایەتی کاری متەشەکڵ و کاری ڕێکخراو لەنێو جامعەی کوردستانە هەیە و دەستەندەرکارانێکی هەیە کە کارزانن هوشیارن ئەزانن ئەمە بەرحاڵ نقطە قوتێکی بوو نقطە زەعفی هەروەکو باسم کرد ئەوە بوو کە ئەبێ لە دەورەکانی ترای مەدارێ فراوانتر و بە ئیسڵاح وەسیعتر بێت ئەمەی کە لە کوردستانە ڕوویدا شتێن نەبوو کە هەر مەربوط بێ بە اعتصابە بارزاتی مەردم لە کوردستانە حدودی 45 ساڵە بەرامبەر بە جمهوری ئیسلامی ئەلا ڕەغمی تەواوی سەرکوتگەری و داپۆلۆسینەرەکانی ئەلا ڕەغمی تەواوی ئەو هەموو زیندانی و بکوژ و بەبڕەکە کردوویە ئەلا ڕەغمی ئەو هەموو بێکاریە کە بەسەر خەڵکیە بە ئیسڵاحدا سەپانووە ئەلا ڕەغمی فەقر و فاقەیە کە بەسەر جامعەی ئێران و کوردستانە دایسەپانوە بەڵام مردم تەسلیم نەبوون لە کوردستانە و جمهوری ئیسلامیش ئەمە ئەزانێ جمهوری ئیسلامیش ئەمە ئەزانێ کە کوردستان ئەو نقطەیە کە لەوانەیە لە تەحوڵاتی داهاتووە بۆ جمهوری ئیسلامی بەڕاحەتی ڕاگیر نەکرێت و لێرەوە بە ئیسڵاح دەست پێ بکات مەسیری هەڵوەشانەوە و بە ئیسڵاح سەرۆژێرکردنی جمهوری ئیسلامی بۆیە هەموو ئەم زەمینانە ئەو شتانە بوون کە بوو بە باعیس ئەوە کە ئەم اعتصابە لە ماوەیەکی کورتە سازماندەهی بۆ بکرێت و ئەوە جوابی مناسبی پێ بدرێتەوە. زۆر سپاس بۆ تەوزیحەکانت سەبارەت بە کولەن حکمی ئێعدام
لە بیرمان نەچێ و خەڵکی کۆمەلگاش خەڵکی ئێرانیش خەڵکی دنیاشە بێ بزانن لەغوی مجازاتی ئێدام بۆ ئەوەڵین بار نویشتەی منسووری حکمت لە دنیای بێترە ساحبی لەغوی مجازاتی ئێدام لە قەرنی 21ەکە دەبێنەمێنێ حزب حکمەتیز بووەوە لە ڕاستیا منسووری حکمت و دنیای باشتری بکە نووسراوە بە قەڵەمی منسووری حکمەتە لەم رابطەیە مەجێ افتخار و خۆشحاڵیە زمانێکە لەغوی مجازاتی ئێدام مەترەح کرا جنێو درا حملە کرا کە چۆن نەکرێ مجازاتی ئێدام نەمێنێ بەڵام لەم رابطەیە و کورتەیەک ئەوەم باس کرد کە خەڵکی و کۆمەلگا باشە زانن کە ساحەبی لەغوی مجازاتی ئێدام کە نابێ بمێنێ کۆمۆنیستەکانن و پەیگیرترین جەریانەکان کۆمۆنیستەکان و لە ڕاستیا حزبی حکمەتیستە بەڵام لەم رابطەیە بازەوا کرا پرۆپاگەندە دەکرا کە ئەم فەراخانە ئەم ئەتەسابە بۆ دوو دانەژنی کورد زبانە بەرحاڵ وەکووە بوو بڵێن جەریانێکی تر ئینسانهای ئازادی خواز و بەرابەری تەڵەب حەقیان نییە چون داوای ئەمە بکەن کە مجازاتی ئێدام نەمێنێت چون ئەمە مربوطە بە ناسیۆنالیزم چون دوو دانەژنی کورد زبانن وەلێ ئەم تەبلیغاتە ئەم هەیاهووە ئەم جار و جەنجاڵە مانەیەوە نەبوو کە جەریانای کۆمۆنیست و مشەخصەن حزبی حکمەتیز لەم تەلاش و مبارزەدا بەشدار نەبێ ڕایەوە چیە سەبارەت بەم تەبلیغاتە هەورە هەمایان فەرموو بەڵێ بڵێ ئەزانین چۆنا ئێمە نهای ئەبێ واقعیت واشە جامعە بکەین بە زەهنیگەری هیچ فعالیەتێک ئەبێ نەکەیت واقعیت ئەوەیە جامعەی کوردستان دیارە هەچی بیرروبۆچی و نیە هاتیە زۆری بیرروبۆچی ئەحزابی خۆیشی هەیە ناسیۆنالیزم هەیە لیبرالیزم هەیە ئەوە کۆمونیزم و سوسیالیزم هەیە ئەمە ئەوە بەحسێکی ترە ئەبێ واقعی تواشای ئەو جامعە بکەیت وە جنبشەکانی بکەیت وە ئەرزیابی بکەیت ئەوە بەحسێکی ترە بەڵام تاوجێ بە ئەم ئاعتسابە هەڵەگەڕێتەوە ئەوەڵەن داخوازی ئەم کەمپەینە تەنیا بۆ وریشە و پەخشان نەبوو لیستێکی دوور و درێژ لە باقی ئەو عەزیزانە کە هەن لەژێر حکمی ئەعدامی جمهوری ئیسلامیە جز و داخوازەکانی ئەم کەمپەینە بوو تەنانەت لەبەر دادگوستری لەبەر ئوستانداری سنە یا لە تەواوی ئەو ئیطلاعیە و قەتنامە و نامەگەراوە نووسرا بوو باسی دانەدانیەوە نەکراوە حدود 3400 کەس بە ناو نەسر ڕێزمی خۆیان ئاعترازیان کرد بە ئەعدامی جمهوری ئیسلامی و اتحادیە کاریگەری نەهادگەری فەرهەنگی و هونەری تەنانەت شخصیەتگەریەوە زمانی لەگەڵ جمهوری ئیسلامیە پشتیوانیان کرد لەم کەمپەینە مشەخەسە کەوایە جنبشی ئیعدام جنبشێکە بۆ دیفاع لە حەیات بۆ دیفاع لە ئینسان دروسە کۆمونیستەکان ئینسانی ترین بە ئیسڵاح ڕێوڕەوشیان هەیە و ئینسانی ترین ئالتەرناتیڤیان هەیە بەڵام خەڵکانی تریش حەز ناکەن بە ئیعدام و مخالفیان کەوایە جنبشەکە جنبشێکی عمومیە وها نییە ناسیۆنالیستەکان بۆ خۆیان جنبشێکیان هەیە بۆ ئیعدام یا مەسەڵەن پرۆ غەربەکان کۆمونیستەکانیش بۆ خۆیان جنبەیە سوء ئیسفادە بکات لە بەعزە جنبشی ئەوانە بەحسێترن بەڵام تۆ ناتوانی بڵێ کە مبارزە عەلەی ئیعدام و مەخسوسەن لێرە ئیعدامی مشەخەص جیا بکەیتەوە و بڵێ ئەمە چونکە ئەم ئەحزاب ئەم جەماعەت تریەتیایە ئێمە نایکەین لێ ئیسپێریتە دەست ئەو ئەمە غەڵەتە لە نێو جامعە لە نێو جامعەی کوردەواریە هەر ئەمانە وە ئەم تحرکە ئیجتیماعیانە دەست پێ کرد لە ئەنوا و ئەقسام مەیلی جیاگانە بوون لە کۆمونیستەوە تیا بوو حتا ناسیۆنالیست حتا هەواداری مەسەلەی ملی و هەواداری مەسەلەی ملی هەواداری ئەحزابی ناسیۆنالیست منزورمە تۆ چی ئەەکەی لە وەختی وە ئەڵێ ئەوانە بکەنە دەرەوە ئێمە یا ئەوان ئێمە بکەن ناکرێشتی ئەوە غەڵەتە
خودی جامعەکە خەریک بوو دەسە جەمعی بۆ لەغوکردنی ئەعدامی ئەم دوو نەفرە خەریک بوو هەمەیان لەو ڕۆژا سەرشماری ناکرد بزانێت کێ بەهشتی نەتەوایەتی و هاتەوە کێ بەهشتی کۆمونیستی و هاتووە ئەوە زهنی ترین بەرخوردێکە کە ئەکرێ بیکەی لە مەقاتعیکی ئاوە مەخصوسن کە جامعە ئامادەست بیکەی بە جەریانێکی ئاوە بێژگەلەوە وهانە من باسم کرد کەوایە هەروەها نەبوو فەقەت بۆ پەخشان و بۆ هێن بۆ بێوریشە بوو بێ بەڵام من قسەیە تریشەکەم شخصەن نەزەرم وایە حتا ئەگەر هەر بۆ وریشە و بۆ پەخشان وایە ئەسڵەن غەڵەت نەبوو کی وتویە لە بەرخاترەوە کە ئەمان هاان لە کوردستانە و نازانم کورد زوانن ئەمە ئەبێتە ناسیۆنالیست بۆ ناحەقە یعنی ئەگەر ئێستا لە عەقدەڕا کرێکاران یەکیشیان حین کارە لێ بکوژێت لە تەواو ئەو منتەقەی دەوروبەر خۆیانە اعتساب بکەن بە اعتراز بە کارفەرما چونکە ماتڵ سەراسەری نەبوون ئەوێتە ناسیۆنالیستی یا ئەوێتە محەلی یا ئەوێت شتێکی ئاوە یا لە خوزستان ئەگەر مەسەڵەن بڵێن ئەوەی مجاهدی کورکور اعتسابی وەکو کوردستانی بۆ بکەن و ئێمەش لێرە پشتیبانیکرد کە ئەوان تریش کردیان لە باقی جێیەکانترە ئەبێتە ناسیۆنالیستی لەبەر خاطر ئەوە کە مەسەڵەن هێزگەری تری ناسیۆنالیستی و شایەتیش ئیسلامیتیا بەشداریان کردن بە نەزەرمە غەڵەتە ئەمە کۆتا فکریە ئەمە نوعیترە لە تماشاکردن لە هین ئەسڵ من یەک شت ئەڵێم ئەوە کە لەبەر خاطرەوە ئەم دوو نەفرە لە کوردستانەوە هاتون و کوردن ئەمە ئەبێتە ناسیۆنالیستی دێ ئەو بارەکەی تری لێی نەپرسی لەبەر خاطر ئەوە کە کوردن ئەی بۆچی نابێتە نوعی فاشیستی ئێرانیگەری بۆ نابێتە فاشیزمێکی ئێرانیگەری ئەگەر تۆ بڵێ وازی لێبێرە تەنیا لەبەر خاطرەوە ئەم تەنیا ئێرە ئەم دوو کوردەسە بەکار نایە سەراسەری نییە ئێ بۆ نابێتە ئەوە ئەم تەبلیغاتە تۆزی ئەخوا بە تەبلیغاتی ئەم پرۆغەربانە وەکو سەڵتەنە تەڵەب و ئەمانە کە لە ئەم ماوە خەریک بوون تەبلیغاتیانە کرد عەلەی ئەم ئیعدامان لە نەتیجە ئەوە ئەم تەبلیغاتە غەڵەتە ئەم تەبلیغاتە هیچ ئەگەر کراوە نەتەبلیغات ئەگەر مەڵەن تا ئیسەیش چەپ و کۆمونیستەکان نەچوونە سەپای شرگەرێ ئاوا نەتیجەکەی بووە بە ئەوە کە لە نێو جامعە بە نەزەر من ئێمەی زەعیف کردووە بۆ سەبایی کە مەیانەکە جێبێڵین بۆ ناسیۆنالیزم و بۆ ئەوان ڕمبازێنی پێ بکەن بەداخەوە لە کوردستانە ئەوان ئەو مەیانیانە بەدەستەوە گردە و پەرەیان سەندە قەوی بوون بەنسبەت جاران تەنیاهی ئەوە نییە کە جمهوری ئیسلامی سەرکوتگەر بۆ ئەمانە بەشێکی هین ئەوەسە کە چەپ و کۆمونیستەکان ئاوا بەرخوردیان کردەوە بەعزە کەسێ بەم ئیعتسابە بەرخوردیان کرد و مەیانی خاڵی کرد بۆ ئەوە ئەی زەحمەت نەبێ ئەم فعالیەتە بۆ ئیعدام کەی بۆ کەی ئێمە گەرەکمان ئەو فعالیەت لە نەتیجە ئەوە غەڵەتە ئەوە شتێکی ذهنیە بەخۆشیەوە لە ئەم ئیعتسابە ئەتوانم بڵێم تقریبا قریب بە اتفاق ئەحزاب سیاسی چەپ ڕۆشتنە پشتی بەغیر از محافلێکی دووسێ 4-5 نەفەرە نەبێت کە ئیتر ئەویش هەمیشە حتمما هەر وجودی هەیە کە هیچ تەسیریان لە هیچێکا نەبووە و نایش بێت بە نەزەر من ئەم حرەکەتە حرەکەتێکی دروسە ئەبێ ئێمە خۆمان حاضرکەین بۆ تەکانەهای اجتماعی گەورەتر و بەرەو پیریچوونی و جوابدانەوەی وە گوێ نەدەین بە ئەم جۆرە بەرخوردە منفعلانە و خۆ لە کنارەوە و دانیشتیت و خۆت بە ئینزوا بە ئیسلاح نیشان جامعە بدەیت وەمانە زۆر سپاس بۆ تەوزەکانە هەوڕێ هومایۆن دەنگۆی ئەمەش هەیە بە بۆچوونێکیش هەیە کە دەڵێن چون ئیعتسابەکە بەئێستا سەراسەری نەبووە و بەئێستا مەربوط بە دەرەوەی کوردستانیش نەبووە ئەمە باعیسی تەفرەقە بووە سەبارەت بەم بۆچوونە ڕای ئێوە چۆنە کە ئایا تەفرەقەیە بووە یا بەو جۆرەی کە ئینتزار بووە ئیعتسابەکە بەڕێوە نەچووە لەبەرەوەی سەراسەری نەبووە ئاخر تەفرەقە لەکوێیە تەفرەقە لە جنبش کاریگەریە من مطمئنم تەکتیکی ئەو بنیامە باشەرەفانە کە لە نێو جنبش کاریگەریە هەن لە پولادی ئاواز و حەفتەپەوە بگرە حتا نەفت و کەشتیڕانی و تایەرسا هەموو شوێنێک بەوە کە ئیعدامی ئەم دوو نەفەرە هەر ئەوە بە تاغۆیەک کەوتووە یعنی کەوتووە سەردووە و دووە کەوتووە خۆشحاڵن لە زەمیریانە خۆشحاڵ هەیە بۆ ئەوە کە دوودانە بنیامی ئیعدام نەکراوە بۆ ئەوە پەخشان جمهوری ئیسلامی نەیتوانیوە دایسە بە ئیسلاح دەستی بۆ بە تەفرەقەی لەچە ئیتفاقاً بەرعەکس ئەبێتە باعث وەحدەت
ئێمە دیتمان لە سەراسەر ئێرانە دەنگیان هەڵبڕی وتیان ئێمە پشتیوانی لە جمهوری ئیسلامی جمهوری ئیسلامی ئێسار نزیان کرد ئیسلامیاندا ئیسلامیاندا سوخۆڕانیان تماشای زیندانەکان آخر بوو بە باعث تفريغ سبيغ قليان باقي قليان باقي كردستان قلنا ما كان سبيدي عنديوا خو اسهاراتي كاريغراني شركه واحد عنديوا خو سنديكاي حفته فمان ديوا خو باقي شو انا كان من ديوا برعكس بنظر من برعكس هر هنگاوي لهر كير فاشك شب كريه بجمهوريه اسلاميه ابيت باعث وحده لأن اتجاه أمي احتسابه نتنيا نبو بايس تفرقة بلك بدرجة من الأول قصة كان وتم بوبا بايس أميت لمردمة بتايبت لكردستانة ولا سطحي سلاسليشة أميت بأوك أكديها هم بستبين للايك ودسيان لدانك من برزوكر باقي كمان بين ده أجر سبي احتسابي كرا لفلان شونا لفلان كارخانة وكارغا فعاليني مدني وسياسي لكردستانة شب لكردستانة كونكار بو كبتوانا اكثر عمري نشامل وبشتوانيا يبكي لا عملا ايما ديما وانيه او قصاناها مو بو توجي كردينا كردنو نوعي باسيفيسمو وخلادانا سواد بو توزع كانت هوري هما سبارت با يتسابق من برسيار من ماوا بلام باتوزي بوي حوهج دقيقيك يا دقيقي وقت من ماوا حذا كم راي وبوچوني او سبارت با کوشتنی نیانی سلبانی لە شاری بۆکان بەداخەوە ڕۆژی پێنجشەمبە 27 دەیمان ئەم خەبەرە دڵتەزێنا کە کچێکی 6 ساڵە لە شاری بۆکان بەهۆی جیابوونەوەی دایکوبابی و سەرپەرستی نەدانی بە دایکی و بێ ئێرتباتی دایکی لەگەڵ نیانی خۆشەویست و کە بابی بەسلا ژنێکی تری هێناوە و ژنەکە کوڕێکی بووە چەندین مەورد ماوەیەکی توولانی ئەشکەنجە و ئەزیێت و ئازار دراوە و حتا تەجاوزی پێکراوە زۆر جار قورسی خاوەوەریان پێداوە و بە جۆرێکە لە حاڵەتی بێهۆشیە بردویانە بۆ بیمارستان بەداخەوە هەروەکو ئیشارەم کرد لە 27 دەیمانە ڕۆژی پێنجشەممە گیانی خۆی لە دەستدا و خەڵکی بۆکان بەهۆی ئەم کردەوە دژی ئینسانیا لەژێر فەرهەنگ و حاکمیەتی چەپەڵی جمهوری ئیسلامی و جەماعەتێکی کۆنەپەرست و مەردسالار و زدی ژن و زدی مناڵ کە تاتی تاسیری ئەو فەرهەنگی کۆنەپەرستی و قڕون و وستایی جمهوری ئیسلامیان ئەم اتفاقانە لە کۆمەلگایە ڕووەدا دیارەمانە ئێمە مەواردێکی ئاگادارە بین و یا خەڵکیش مەواردێکی ئاگادارە بن لەژێر حاکمیەتی جەنایەتکارانەی جمهوری ئیسلامیە و بۆچوونی مەردسالارەی و کۆنەپەرستیانە زۆر اتفاقی وا لەم کۆمەلگا ڕووەدا کە ڕەنگە زۆر کەس ئاگادار نەبن لێرەوە من لە پڕ بە دڵم لە ناخی دڵمەوە لە دایکی نیانی ئەزیز سەرخۆشی دەکەم و خەڵکی ئازادی خواز و بەرابەری تەڵەبی بۆکانیش کە دژ بم کردەوە دژی ئینسانیا ئێتراز و مبارزەیان کردووە دەستمەریزادیان پێڵم حەزەکەم لە زمانی ئێوە بۆ چونتان سەبارەت بم قەتڵ و جەنایەتە دژی منداڵێکی 6 ساڵە چۆنە و بانگەوازی ئێوە بۆ خەڵکی کۆمەلگا خەڵکی ئازادی خواز بەرابەر بە ئیتفاقاتی ئاوا دڵتەزێن بانگەوازی هوماینی گودازگەر چییە فەرموو ئێمە هەم لە شەورای هاوکاری هێزە چەپ و کۆمونیستەکانەوە هەم لە کومێتەی کوردستان حزب حکمەتیستا بەرامبەر بەمە قسەوبا زۆرمان کردووە ئیتلاعیەمان داوە و وتومانە قەزیەکە چۆن ئەبینین و خەڵکەشێکی بکەن بەڵام وەک ئێوەش باستان کرد بەڕاستی ئەم حادثە ویژدان هەموو بنیامێکی تەکاندا و بووە باعث بە ئیسلاح ئێش و ئازارێکی زۆر لە نێو کۆمەلگا لە کوردستانە متاسفانە تەنیا نیان نەبوو لە ئەم دووسێ ڕۆژەی ڕابردووە هەم لە دەوروبەری سەردەشتم لە کرماشان چەندین نمونێتر ئاوا وەحشیانە ڕوویدا لە ئەم جەنایەتانە
وەک ئێوەش باستان کرد لە نێو جامعی ئێرانە متەئسفانە زۆر پەرەیسەندووە و ئێمە تقریبا نتوانم بڵێ مانگ و هەفتە نییە کە خەبەرێک نەبیسین لە جنایەتی لەم چەشنە دڵتەزێن کە بنیام نازانێت چۆن بە ئیسلاحلەیەکی بداتەوە. بەڵام وەختی وردەبیتەوە لە قەزیەکە بە نەزەر من لە چەند سەرەوە ئەبێت بنیام ئەتوانێت تەحلیلی ئەم قەزیە بکات. ئەوەڵەن دابوونەریتی مەسهەبی لە نێو کۆمەڵگا پایەی ئەساسی ئەم جۆرە جەنایەتانەیە کە ئەساسەن دەرحەق بە ژنان و بە مناڵان نەکرێت. جا ئەمە زەرب بکەن لە 45 ساڵ حکوومەتێکە کە مەسهەبەکەی کردە بە قانون، یعنی قانونەکەی مەسهەبیە کە حەق بە ژن نادا، کە حقوقی مناڵ پێشێل ئەکات، کە مەرسالاوی ڕەواش پێ ئەدات، کە فەقر و فەلاکەت ڕەواش پێ ئەدات. ئەمانە هەمووی ئەتوانێت تەسیری بێ لە خەڵکردنی ئەم جەرایاناتە، تەسیری بێ لە ئەم ڕووداوانە لە ڕووداوی ئاوا جنایەتکارانە لەنێو جامعە. خرافاتی مەسەبی و خرافات کە تا کون و قژبنی جامعە لە نێو خانەوادا لە نێو مەحەلی کارە لە هەموو شوێنەکە نفوزی کردووە، پایەی ئەسڵی ئەم جنایەتانەسە و جمهوری ئیسلامی نەهادینەی کردووەسەوە. جمهوری ئیسلامی ئەمانەی پەرە پێداوە لە نێو جامعە، ئەڵێن بە مناڵی 7 ساڵە و 9 ساڵە تەجاوز کریا ئەمە جنایەتە. دەیخۆ جمهوری ئیسلامی قانونەن ئەڵێ کچی 9 ساڵە ئەتوانێ بدرێ بە شوو و بە هەزارانیشی بە سەدان هەزاریشی دریا بە شوو. ئەمە هەر وەکو کوشتنی نیارە، ئەمە هەر وەکو تەجاوزە بە نیان، ئەمە نەهادینە بووەسەوە و جمهوری ئیسلامی بە ئیسلاح محکومی دەرەجە ئەوەڵی ئەم خەتەیە. ئەوەی وا هەیە چیکردن لە تەک ئەمە مبارزە لەگەڵ مەسهەب و خرافات، لەگەڵ ئەو شتا لە نێو جامعە بە ئیسلاح پێ ئەڵێن، ئێمە پێ ئەڵێن مەرد سالاری و ژێردەسەیی ژنان. ئەوە نەخشێکی ئەساسی هەیە لە لابردن و کۆتایی هاوردن بە ئەم جنایەتانە کە دەرحەق بە ژنان و مناڵان لە جامعەی ئێران و کوردستان ئاکرێت. دیارە بە ئاگاهگەری بە ڕۆشنگەری بە ئەمانە هەموو ئەبێ خەریک بێت. بەڵام ئێمە ئەلا ڕەغمی ئەوە کە وازانین کە کەسانێک کە دەست بەم جنایەتە ئەدەن ئەبێ مەحاکمە بکرێن، ئەبێ سزا بدرێن. بەڵام بۆ خۆی ئەم کارە زریفکاری هایەکیشی هەیە، تۆزی حساسە. بۆچی؟ بۆ ئەوە لە مەوقعیەتی ئێستا کە جمهوری ئیسلامی لە هەموو لایەکەوە تنگی پێ هەڵچینراوە، هەڵە بە زەعیفترین حاڵەتی خۆیە ئەتوانێت لە ئەم نەوعە جنایەتانەی ناو کۆمەڵگا کەڵک وەربگرێت و بەلا ڕێک بێت. بۆ نمونە هەر ئەم نمونەی نیان خودی جمهوری ئیسلامی فەرماندار و شارەدار و هینی فەرماندار نظامی بۆکان لە سخۆنڕانی خەڵکە حاضر بوون، لە ئیجتیماعەکانی خەڵکە حاضر بوون، تەنانەت جاشوو بەکرێگیراوی مەحەلیشیان ناردووە بۆ ئەوە کە خەڵک لەلایەکەوە سەردەوکەن، چۆن ئەزانن تووڕێیەکەی خەڵک زۆر خێرا ئەبێ بە تووڕێی عەلەیهی جمهوری ئیسلامی و تەزاورات و هەڵچوون عەلەیهی جمهوری ئیسلامی. گەرەکیان بووە ئەوڵەن خەڵک سەردۆکەن. دووەمەن ئەوەی وا سونەتی جەنایەتکارانەی جمهوری ئیسلامیە بینێنە بەرپای خەڵک بۆ تۆڵەسەدنەوەی قەتڵی نیان. وەکو چی؟ وەکو ئەوە کە ئێمە ئەم کابرانە تێرین لە ڕۆژانی داهاتووە لێرە لە بەرچاو ئێوە ئیعدامی ئەکەین یا سەنگساری ئەکەین. 45 ساڵە جامعەی ئێران ئەلەی سەنگسار و ئیعدام مبارزە ئاکە. ئەوان گەرەکیانە لە ئەم تووڕێی خەڵکە بازم جارێکی تر سەنگسار و ئیعدام لە مەلەی عامە بێرن لە شاری وەکو بۆکانە بە ئیسلاح زینوی بکەنەوە. ئەمە فقط بەغیر ئەز ئەوە نەبێت کە جمهوری ئیسلامی ئیسفادەی لێ ئەکات و خەڵکی لێ وەرەگرێ، هیچ نەتیجەیەکی تری نییە. جمهوری ئیسلامی 45 ساڵە ئیعدامەکات، بەڵام نێتوانیوە بەر هیچ شێ بگرێت. نێو جامعە پڕیەسی لە جەنایەتی ئاوە،
پڕێسی لە ژن کوشتن و مناڵ کوشتن 40 ساڵە ئەو کەسانەوە ئەم کارانیان کردێ ئەعدامیانی کردووە پێشتری سەنگساری کردووە بەڵام جامعە لەسەر ئەو جەنایەتە هەر فرەتر ڕشتیشی کردووە زیاتریش بووە دلیلەکەی ئەوە نییە دلیلەکەی ئەوە سەکە حکوومەتێک وەک جمهوری ئیسلامی هە لەسەر کار لە لایەکەوە خۆرافات پەرەپێدا لایەکەوە مەرسەرارین پەرەپێدا مەذهب ئەکا بە قانون و لە لایە تریشەوە فەقر و بەدبەختی و نەناری و بێکاری بەسەر جامعە تەحقیڵەکە فەقر و نەناری و بێکاریش توانێت و لە زۆرێک لەم مەواردانە دەلی ئەسڵی بە خانەوەدا خۆڵق ئەکرێت و ڕوئەدا مسبەبەکەی چییە؟ جمهوری ئیسلامی کەوایە لە مەوردی ئاوا ئەلا ڕغمی ئەوە مەرگی نیانی عەزیز ئاوا دڵتەزێن بووە دڵی هەموو بنیامێکی شەرافەتمەندی تەزانوە ئەوە قسەی تیان نییە حتا محتەوە سزادانی ئەو کەسانەوە بکوژی نیان بوون ئەبێ حتمما بکرێ بەڵام بە جمهوری ئیسلامی نابێ فرسەت بدێت جمهوری ئیسلامی خۆی متهمی دەرەجەیەکی جەنایەت و قەتڵی ژن و مناڵ لە جامعەی ئێرانە و هەروەها لە کوردستانە گەرێکی لە تووڕێی خەڵک بە نەفعی خۆی ئیسفادەکە بۆ بەلا ڕێبردنی تووڕێی خەڵک لە ئەم شرایەتە نابێ لێ قبولکەی ئەبێ ئەو جاشولخانە بکێشی تەخوارەوە بڵێ ئێوە ئەو کەسە نین وابن ئەم قانە بسێنن ئێوە بۆتان نییە بێن بازم باسی جنایەتی خۆتان وەکو ئیعدام و سەنگسار بکەن بە سەنگسار و بە ئیعدام و بە ئەمانە ئەم جنایەتانە تەواو نابێ ئەوە تۆڵە سندنەوە نییە بە ئیعدام هیچ وەختێ تۆڵەی ئەم ئازیزانە ناسەندرێتەوە بەڵکە بەکاری عمومیتر و بەتایبەت بە سەرنگونی جمهوری ئیسلامی ئەتوانێت نەخشێکی زۆر ئەساسی بێت لە خاتمەدان و کۆتایی هاوردن بە تەواوی ئەم جنایەتانە لە جامعەی ئێران ئاکرێت بە ژن کوشتن بە مناڵ کوشتن بە ئەو قەتڵ و جنایەتانەوە ڕۆژانە ئێمە بینین لە نێو جامعە ئاکرێت جمهوری ئیسلامی بە سیاسەتەکانیەوە لە هەموو بوارێکە مسبەبی ئەسڵی و سەرەکی ئەم جنایەتانەسە دیارە بەسەر نگونی جمهوری ئیسلامی یەکشەوە تەواوی ئەمانە تەواو نابێت و ڕۆت ئیتر نەمێنێت کاری گەرەکە لەوانەیە دەهاهای گەرەک بێ بۆ ئەوە ئەو جامعە بە ئیسلاح بکەوێتە سەر ئەو مەیلە ئینسانیە کە تۆ لە 10 ساڵ ڕووداوێکی ئاوە لە ناو کۆگای ئێران کوردستانە لە هەرکوێ نەیبینین کەوایە ئەبێ تووڕێیەکە عەلەی جمهوری ئیسلامی هەڵبگەڕێتەوە یەک دوو من ڕێ نەدرێ بە دار و دەسەی جمهوری ئیسلامی بە جەنایەتکارانی جمهوری ئیسلامی کە بێن بە ئیسلاح دڵسۆزی کەن بۆ خەڵک ئەوان دژمنانی خەڵکن ئەوان شەریک جرمی ئەو کەسنەوە نیانی کوشتووە نە ئینچێ کەسێ وابێ دڵسۆزی بۆ بکات و ئەمجارە بە ئیسلاح بە فێڵ و بە فری و کاریگەریی بێت بە ئیسلاح خەڵک سەر بکاتەوە و لە تووڕێیەکان ئیسفادە بکات زۆر سپاس هاورە هوماین بۆ تەوزیحەکان و بۆ بەشداری لەم بەشە لە بەرنامەی ئەو ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا وەختمان نەماوە گەنا پرسیار زۆر بوو مەسەلەیەکی گرنگە زۆر سپاس بۆ تەوزیحەکان و بۆ بەشداریت زۆر مەمنون ماندوو نەبنێوەش زۆر سپاس بینەرانی ئازیز و خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی و حوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ لە هەر کوێ هەن ساخی و سڵامەتیتان ئارەزوومانە و شاد و سەرکەوتوو بن